ئەو بازاری باڵندە فرۆشانی پێ مەیدانی مریشکان لە مێژە چەند ساڵەیە من پازە سارە هاتیمە ئێرە پێشی مش چەند ساڵە هەبوو ئەم بەخۆم پازە سارە لێرەمە لەو دوکانەی کاکە تەری عوب هەیە دەفرۆشین ئەمە هەیتمان فندسمان هەیە دەفرۆشین کۆکتێلمان هەیە دەفرۆشین غەندورە هەیە دەفرۆشین زۆر زیاتر عەزم لە ماریە خۆم هیوایەتمە و مشتری خاچشم هەیە هەموو کەس مشتری نییە هەرگیز دەترسێ لە ماری بەس ئەو مارانە ئەوروپینە زێ مەترسی ئەوە نینە ئەوانە ئەم بازارە هە لە کۆنەوە هەیە بەردەوام ئاژەڵ و هەموو باڵندە شتێدا دەفرۆشرێ زیاتر ئەوانەی لێرە دەفرۆشرێ زیاتر پشیلەیە پشیلە و سەگوانە بەس ئەوەی زیاتر سرف دەبی پشیلە و تەیروانێ من وەک پسپۆڕێکی ڤێتەنەری چارەسەری ئەو باڵندە و ئاژەڵانە لە ئەستۆی منە لە هەموو مەیدانەکە من چارەسەریان دەکەم و بە شێوەی تەندروستی و ڕێکپێک. ئەم پێشنگایە ئەزمونێکی تری کاری هونەری ناوەندی حەوڕەنگەیە کە بەردەوام بیریلەوە کردو چۆن پەیوەندی هونەری لەگەڵ وڵاتان و گروپە هونەریەکان لە سەراستی دەرەوەی کوردستان دروست بکات بە دڵخۆشی ئەم پێشنگایە بیرۆکەیەکی تازەیە بەراوردەکە لە نێوان هونەرمەندان لە سەردەمی باڵان کۆرۆنا و دوای کۆرۆنا ئایا و گۆڕانکاریانە بەسەر هونەرمەندانە هاتووە وەکەوەی کە بەسەر تەواوی ژیاندا هاتووە لەمان کاتا چۆن بتوانین لە ڕێگەی پێشنگایەکی هاوبەشەوانە کە هونەرمەندان بەشداری تیاکەن بتوانین پردی پەیوەندی دروست بکەین. ئەم تابلۆیانە ڕێبازی هونەری زۆری تایە تەکنیک و فۆرمی جیاوازی تایە کەلتور و کەڵچەری هونەرمەند کە سەر بە وڵاتەیە تایەتی چکە ئەمە 85 هونەرمەند لە 30 وڵات بەشدارن بۆ نمونە کاریگەری سەحراوی هونەرمەندی جەزائیری تایە مۆریتانی تایە ئەو ڕەنگانی کە کاریگەری هەیە لە سەریان ئەوروپی تایە کەنەدی تایە با بڵێن کوردی خۆشمانی تیاوی هەرێمی کوردستان پرتوک آینینه پرتوک جواکینه اشمارش بنگه لالش کو بری نوکل بنگه دبون اف پرتوکا اشماره 137 پرتوک اوان اینان و پرتوک دین هر یه بنگه بری نوکا پرتوک البنگه لالش ده هبون الخان که او پرتوکاشی ما آنین کردن نفن 300 پرتوک بنگه بون و 137 پرتوک ما بون ما آنین ریکو پیکرن و الوی مکتب دینا و ما ناوی کرد پرتوخانه لالش ام و گنج کمانگاه خانگی و هر واسه گنج آواره خانگی ام بو ماوی هی بگونی 24 گنج بجدار کرینه اش منطقه دهوک و شاریا و خانگی و سمل ترینینگ دورت پیشخستان شیانان ورگرتینه بو مای حیوانی و پاشان اف گنجه هاتینه پال پشت کرن دا که هندک پروژن جواکی بکن پیشخستان جواکی خوب بکن الدیف حزوان و الدیف که آود بینن چیا گرنگه بو جواکی وانا راستا چونکی بیا با اقصا و دیوکتی به حساب کرد